Aishu and I'm in grade 5. I'm going to talk about monkeys. We have some monkey spices, 264 monkey spices. We have 2 world monkeys, New World monkeys and Old World monkeys. New World monkeys live in South American. Old World monkeys live in Asia and Africa. For example, a marmoset. And monkeys live in some monkeys live in the grounds while the others live in the trees. Monkeys have a variety to eat foods, reptile, some more things like fruits, reptiles, everything. Most monkeys have tail. A group of monkeys called mission or troops. Monkeys have ability to use their arms, tools, yes. Spider monkeys get their name because of their long arms, long legs, and tails. باینتان باش؟ ژیان باش، مامۆستا ئایبەڵێزوو باش، زۆر سپاس، بەیانین باش. هەر بژی ئافرین زۆر باشە. قوتابیانی خۆشەویست ئازیزان، ئەم ڕۆژ لەوانە چی نوێ لەوانەی پەروەردەی هونەر بەیەک دەگەینەوە لەم هەنێدا بابەتە چی نوێ دروست دەکەین و شی دەکەینەوە و چەند زانیاریشتان پێ دەدەم دەربارەی ئەو وێنەیە کەوا دەیکێشین. بە هەمان شێوەی وێنەکانی ڕابردوو وانەکانی ڕابردوو وێنەی ئەمڕۆمان کەروێشکە بریتە لە کەروێشک، وێنەی کەروێشک. ئەمە زۆربەمان کەروێشکمان دیتیە لە ماڵەکان هەیە. کەروێشک ئاژەڵێکی تووکن و فەقیرە، زۆر فەقیر و خۆشەویستە. ئاژەڵێکی نەرم و نیانە. زۆر کەس هەیە لە ماڵەکان بەخێوی دەکاتن. چەند کەس لە ئێوە کەروێشی دیوە؟ ئافرین. چەند کەس هەیتی لە ماڵێ؟ زۆر باشە. گوتمان کەروێشک ئاژەڵێکی زۆر نەرم و نیان و خۆشەویستە. هەروەها کەروێشک چەندین ڕەنگی هەیە. چێ دەزانی پێم بڵێتن؟ بەڵێ سپی. ئافرین، ڕەنگی سپیە. ڕەنگەکمان هەیە سپیە چاویشی سۆرە، دەڵێن ئەوە کەروێشکی سپی چاو سۆرە. ڕەساسی. قاوەی و سپی. ئافرین. هەندێک جاران هەیە ڕەش. ئافرین. سپی و قاوەی زۆر باشە. هەندێک جاران هەیە کەروێشکەکان زۆربیان دوو ڕەنگن، یان ڕەش و سپیە یان قاوەی و سپیە، یان ڕەنگەکی سادەی هەیە، یان تەواوی ڕەشە یان تەواوی قاوەییە. و هەروەها ئەگەر ئەمە سەیری بکەین زۆربەی خێزانەکان لە ماڵی هەیتیان بەخێوی دەکەن. گوتمان ئاژەڵێکی زۆر نەرم و نیان و جوانە. ئێستا ئەمە هەمومان تێگەیشتین لە کەروێشک. گوتمان چەند زۆر و ڕەنگەکی هەیە، هەرێکە و ڕەنگەکی جیاوازی هەیە. ئاژەڵێکی جوان و نەرم و نیانە. ئێستا دەینە سەر وێنەکەی. بە هەمان وێنەکانی ڕابردوو وانەکانی ڕابردووی پەروەردەی هونەری دەین بە شێوەی ئەندازەیی دروستی دەکەین. تەمەشای ممکن جارێ قەڵەمەکانتان دانن بەس تەمەشای سەبوڕێی بکەن ئاگاتان لەم بیتن. قوتابیانی خۆشەویست، ئێستا دین قۆناغی یەکەم بە هەمان شێوە گوتمان بە قۆناغ دەیکەین بە 3 قۆناغ.
بەسێ قۆناغ وێنەکەی دەچێشین. قۆناغی یەکەم پێویستمان بە بازنەکی گچکە و نیمچە بازنەکی گەورەیە. قۆناغی یەکەم پێویستمان بە بازنەکی گچکە و نیمچە بازنەکی گەورە. دێین تەمەشای دەستم کەن وەکو وانەکانی پێشتر، تەمەشای دەستم کەن دێین بازنە گچکەکەی دروست دەکەین یەکەمین جار. ئەوە سەرەتایە بازنە گچکەکە. دوای دێین نیمچە بازنە گەورەکەی دروست دەکەین. نیمچە بازنە گەورەکەی دروست دەکەین. تەمەشای مکەن ئاگاتان لە من بیتن. قۆناغی یەکەمی وێنەی کەروێشک، قۆناغی وێنەی گوتمان پێویستیمان بە بازنەکی گچکە و نیمچە بازنەکی گەورە دەبیتن. گوتمان بازنە گچکەکەمان کێشە. ئێستا دێین نیمچە بازنە گەورەکە. تەمەشای دەستی من کە، تەمەشای دەستی من کە. ئەوە قۆناغی یەکەممان تەواو کرد. نیمچە بازنە گەورەکە لەگەر بازنەکی گچکە. ئەوە گوتمان قۆناغی یەکەم. بە شێوەی پێویستیمان بە دوو شێوەی ئەندازەیی هەبوو، بازنەکی بچووک لەگەر نیمچە بازنەکی گەورە. دێینە دووەم، قۆناغی دووەم، قۆناغی دووەم دێین بە هەمان شێوە. تەمەشای دەستم کەنەوە قوتابیانی خۆشەویست ئازیزان، تەمەشای دەستم کەن. بە هەمان شێوە دێین بازنە گچکەکەی دروست دەکەین. بازنە گچکەکە بە هەمان شێوە نیمچە بازنە گەورەیەکە. دوایە دێین پێیەکان و کلکەکەی لۆ زیاد دەکەین. کلکەکی تووکنی هەیە، هەمومان دیتیتمان کلکەکی تووکنی هەیە. دێین ئێستا قۆناغی یەکەم گوتمان دوو نیمچە بازنەی بێ، چەند گەورەیە چەند کچە. قۆناغی دووەم دێین کەروێشکەکەی بە نیمچەیی تەواو دەکەین. گوتمان بازنەکەمان دروست کرد، جێیەکانیشی دوو جێی لەسەر پشتانە. هەروەها چاوەکەشی بە بازنەکی بچووک دادەنین. چاوەکەشی قاچەکەچی لە بۆ دروست دەکەین، قاچی پێشەوە و پشتەوە. گوتمان کلکەچی تووکنیشی هەیە، کلکەچی تووکنی هەیە. ئەوە قۆناغی دووەمیشمان تەواو کرد. قۆناغی دووەمیشمان تەواو کرد. تەمەشاکەن قۆناغی دووەمیشمان تەواو کرد. ئەوە قۆناغی دووەم. گوتمان لە قۆناغی دووەم چمان لە بۆ زیاد کرد؟ پێیەکانی و جێیەکەی و کلکە تووکنەکەی. ئێستا دێینە سەر قۆناغی سێیەم. قۆناغی سێیەم تەواوکردنی وێنەکەیە بە تەواوی. تەواوکردنی وێنەی کەروێشکەکەیە بە تەواوی. دێین بە هەمان شێوە لە بازنەکەیەوە دەست پێ دەکەین. هەمان قۆناغەکانی پێشوو بەس بە تەواوی جێبەجێ دەکەین. گوتمان قۆناغەکانی پێشوو بە شێوەی ئەندازەیی دروستمان کرد، بەڵام ئەو قۆناغی سێمە بە تەواوی وێنەکەی تەواو دەکەین. گوتمان کەروێشک چیشی هەیە؟ سمێریشی هەیە، سمێرەشی هەیە. سمێلەکە چی لە بۆ دەکەین؟ ئەو سمێلەکەشمان لە بۆ دروست کرد. ئێستا قوتابیانی خۆشەویست هەرێکە و لە پەڕی دەفتەرەکەی وێنەکەی دووبارە بکاتەوە. بە هەمان شێوە وێنەکەی دووبارە بکەوە. دەی هەرێکە و لە شوێنی خۆی. ئێستا دێم سەیری دەکەم. چێ دەزانی کەروێشک زۆر حەزی لە چییە؟ لە شوێنی خۆندا جێزەر. هەموو دەزانین کە لە تەلەڤیزۆنیش لە کارتۆنەکان دەیبینین زیاتر کەروێشک
جێزەری لەکنە جێزەری دەخوات دەی ئافرین ئافرین جێزەری دەخواتن بەڵێ دەی هەریەکە و بزانم وێنەکە دروستکە دروستکە دەی کچی خۆم ئافرین گوتمان بە سێ خۆناغ دروستمان کرد خۆناغی یەکەم پێویستیمان بە نیمچە بازنەچی بوو لەگەر بازنەچی گەورە خۆناغی دووەم پێیەکانمان لە بۆ زیاد کرد لەگە کلکە تووکنەکەی و لەگەر دووجێیەکەی دەی کەروێشکەکەی تەواوکەن دێینە سەر ڕەنگکردنی ئەگەر حەزیشت کرد ئارەزووشت کرد دەتوانی جێزەرە چی لە بۆ دروست بکەی جێزەرە چی لە بۆ دروست دەکەین جێزەرێک زۆر ئاسانە بازنەچی لەسەرەوە دەکەی دوو خەتی لاچتەین نەخوارێن نیمچە لاکێشەیی ئەوە جێزەرەکەیە دەی هەرێکەوە بزانم وێنەکەی تەواو کاتن دەی بزانم ئافرین زۆر باشە زۆر باشە زۆر باشە زۆر باشە ئافرین میلان وێنەکە شێوەکی ئاسان و سادەی هەیە لە ماڵێش دەتوانی دووبارەی بکەیەوە زۆر باشە ئافرین ئافرین دروستکە دەی دروستکە گوتمان بازنەچی گچکە بازنەچی گچکە دەی کچی خۆم ئافرین نیمچە بازنە گەورەیەکە ئافرین زۆر باشە دوای چی جێکانی لە بۆ دەکەین لەگە پێیەکانی و کلکە تووکنەکەی زۆر باشە ئافرین ئافرین سمێڵەکەشتان لەبیر نەچی سمێڵیشی هەیە سمێڵیشی هەیە زۆر باشە ئافرین زۆر باشە ئەمە باسمان کرد گوتمان چێرۆشێک ڕەنگی زۆر هەیە هەیە ڕەنگەکی سادەی هەیە ڕەشە تەواو ڕەشە هەیە تەواو سپیە هەیە تەواو قاوەیە هەیە دوو ڕەنگە یان ڕەش و سپیە یان قاوەیی و سپیە یان قاوەیی و ڕەشە ئەمە لێرە چی لێ دەکەین ئەم دەکەینە قاوەیی و ڕەش و سپی وێنەکەی دەکەینە ڕەش و سپی دێم
سێبەری جێەکانی ڕەنگ دەکەم. لێرەش زۆر جاران کەروێشک پەڵەپەڵەی هەیە، ڕەنگەکان بە پەڵەپەڵەیە، یعنی سادە نییە. ئەمن دێم ئەوەندەی ڕەش دەکەم. ئەنگۆش بە ئارەزوی خۆتان هەرێکە و ڕەنگە چی بکاتن. کۆتاییش دائیمان هەموو کات کەروێشک حەزی لە چیە؟ لە ناو گژ و جیایە. ئافرین، مادەم لە ناو گژ و جیایە سەوزی دەکەین. جێزەرەکەشمان دروست کرد. ئەگەر لەو خۆت ئارەزوت کرد دەتوانی جێزەرەکەشی لە بۆ دروست بکەی. جێزەرەکەش با جێزەرەکەش ڕەنگ بکەین. هیوادارم وانێ ئەو ڕۆژمان سوود و زانیارێکی تەواوی هەبیت بۆ ئێوەی خۆشەویست. دەتوانن لە ماڵەوەش دووبارەی بکەنەوە، دەستا خۆشوی هەر بژین. ئێرە بەر دەرگای باخچەی ئاژەڵانی هەولێرە. بەم زوانە پێتان دەگەینەوە بۆ ناساندنی هەموو جۆرە ئاژەڵێ. Hello everyone, we are the Clever School students talking about some different types of animals. For example, cat, rabbit, camel, like this nice camel, and dog, monkey. We have 170 types of dogs in a world. There are different shapes and size. Some dogs have really short snows. They snore when they sleep. Dogs shouldn't eat chocolate, grapes, onions, and tomatoes. They eat treats and meat. What As soon as possible, we will meet you in our urban zoo. بما أسودم خد في شمعنا